رخرات أما كرخرات روس بسخرين ودروني جواكي دوی جزني دم پروژه که بیاد پشتوانی چند حواله کن کسی خیر خواهد تایباتی که رمضان عبدالکریم فندیش در وی ولادی که پشتوانی که اکثر گرم نداگیریه که دوی پروژه دا 500 زارو که بخواه دیرن هر زارو که کجوان آدیدن دست از جواب خارا کردن که اف زارو که همی اون ین که خیزان این دست کردن تایباتی ین خیزان این سر آستی قضا خود برن زاخو هر واسا خیزان شهیدا خدا گرم که پاشینو خدا خیره کاری هم نکرو که پا بچکای اینایو خیره که مازده رب العالمین بنویسه تو ان شاء الله دشان قبیا خلاص تو چه زنگیره که خیر هازه کاری فقیری که تازه چه راضی بود ئێمە خەریکی کامپای گیان وەرزی بەهارە و ئێمە گیاکەی ئەدورین و لە ناو زەوەکان خۆمانە و ئیتر هاتوین لێرانە ئەم گیا ئەکوتین و ئەیبینەوە لەبەر ئەوە وەرزی بارانە باران ئەبارێ و لەبەرەوە کە تەڕ نەبێ و زووتر ئەنجامی بین و چینینی گیاکان کەوتە دواوە بە خاتریەوەی کە باراندگی زۆر بوو هەواوشتە چون باراندگی بوو هەواوشتە سارد بوو گیا دوورین و ئەم لە شتەکان کەوتە دواوە و ئێمە بۆیە بە خاترەوە کەوتینەتە دواوە گیاکەمان چنیوە و کۆمان کردوتەوە کە وەختێک ئێمە ئەی دوورین بە داسە دووریە دانەدانە مەڵۆ ئەکرێت دوای مەڵۆکە کۆ کرێتەوە یە داوا بە سوورەت کەلام دایەکەین دوایەوە دەستگایەکە بەناو کامپاکە لە دوای تراکتۆرەکەەوە ئەیکەین بەناو کامپاکە وردیەکات و دوایەوە کە ورد بوو ئەبێنەوە بۆ ماڵەوە. Это четвертый фестиваль, на котором мы присутствуем. Это большой книжный праздник. Это очень важное мероприятие. И Красная площадь, где бывает множество парадов, военной техники, еще чего-то, она и такой парад заслужила. Парад книги, парад интеллекта. Конечно же, футуристы заявили о себе. И там, как она пишет, видела... Книжный фестиваль уже проходит каждый год, и я сама первый раз тут, в отличие от моих хороших друзей, которых я встретила также на книжных мероприятиях. Сама очень полюбила читать недавно, год назад, и вот пришла сюда, купила много книг, потому что большие хорошие скидки, куча авторов и много-много новых знакомств. Вот. Очень интересно, познавательно. Прекрасный день. Я счастлива, что я здесь, в этом чудесном месте.